سەرەتا دەچمە لای پرسی نووسینەوەی دەستور کە ئەمڕۆ کۆبوونەوەی دەستی سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانی هەرێمی کوردستان لە هەولێر بەڕێوە دەچێت و تا ئێستاش کۆبوونەوەکە بەردەوامی هەیە لەسەرم بابەتە من ڕاستەخۆ دەچمە لای بەڕێز لوقمان وەردی کە بەڕێزیان جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتین لە پەرلەمانی کوردستان ڕاستەخۆ لە هەولێر و میوانی ئێمە دەبێت کاک لوقمان زۆر سپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت دەستپێک داوای لێبوردن لێ بکەم بەوەی کە کەمێک درەنگ هاتمە لای جەنابەت بۆ گفتوگۆکان دەمەوێت بزانم ئەو زمینە سازیەی کە ئێستا هەیە لەبارە بۆ نووسینەوەی دەستور هیچ ناکۆکیەک لەسەر پرسی نووسینەوەی دەستور هەیە لە هەرێمی کوردستان لەلایەن حیزبەکانەوە؟ سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانی عزیزی کورسات نیوز بێگومان پرۆژەی نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان لە مانجی 6 ساڵی 2009 خراوەتە لە باس و گفتوگۆ و پەرلەمانی کوردستان پرۆژەکەی پەسەند کردووە بەڵام 2000 لە ئەنجامی ناکۆچی و تێڕوانینی جیاوازی هێزە سیاسەکان لەسەر سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی دەستوری هەرێمی کوردستان نەیتوانی لەم قۆناغەدا لەدایک بێ و نەیتوانی و نەتواندرا کۆی مادەکانی دەستورەکە تەوافقی لەسەر بکرێت تەنها 74 مادە ڕێککەوتنی لەسەرکە لەسەر ئەو لیژنەی کە پێک هاتبوو نووسینەوەی دەستور لە کۆبوونەوەکانی ئەم دواییەی کە لە سەرۆکایەتی هەرێم کراوە چ ئەو کۆبوونەوەی لە نێوان شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانیش کرا بابەتی دەستور یەکێک بووە لەو بابەتانەی کە گفتوگۆی لەسەر کراوە ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان وایە بێ هەرێمی کوردستان دەمێک بە خاوەنی دەستوری خۆ ئەمە مافێکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان مافی هەرێمی کوردستانە کە خاوەنی دەستور بێت بەڵام دەستورێک بێت دەستورێکی مۆدێرن بێت دەستورێک بێ لە سای ئەم دەستورە تەواوی مافەوە ئازادیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبەر بکات دەستورێک بێت و پێچەوانەی بنەما سەرچەکانی دەستوری عراق نەبێت و هەروەها دەستورێک بێ ئەم دەستورە ببێتە زامنی یەکریزی سەردەم هێزە سیاسەکان و خەڵکی کوردستان ئەم دەستورە ئێستا سەمینەسازی بۆ کراوە لەبارە ئێستا ئەم دۆخەی ئێستا ئەم تێڕوانینی هێزە سیاسیەکە تێڕوانینێکی هاوبەش لە نێوان هێزە سیاسیەکان هەیە بە ئامانجی ئەوەی کەەوە هەوڵ بدرێ بۆ جارشتر لیژنەی نووسینەوەی دەستور تەفعیل بکرێتەوە یاخود لیژنەیەکی تازە پێک بێندرێ بۆ نووسینەوەی دەستور ئەم بابەتە ئەمڕۆ لە کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکان لە پەرلەمانی کوردستان گفتوگۆ لەسەرەکرێ و لە ڕۆژانی داهاتوودا هەنگاوی بۆ داهاویشدرێ و ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان جەختەکەینەوە لەوەی کەوە بە مافێکی ڕەوای هەرێمی کوردستان زانین کە خاوەن دەستوری خۆمان بین بەڵام تاکی دەکەین و دەستوریی مۆدێرن بێت دەستورێک بێ سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان سیستەمی پەرلەمانی بێت و ئەم دەستورە زامنی یەکریزی هێزە سیاسیەکان بکە و هەروە تەوافقی سەرجەم هێزە سیاسیەکانی لەسەر بێ بۆ ئەوەی بتوانرێت 2000 لە ڕاپرسیەکدا خەڵکی کوردستان قەرار لەسەر ئەوە بداکە دەستورەکە پەسەند بکات. باشە گفتوگۆکان بەردەوامن و ئەکید لە ڕۆژانی داهاتوودا پەرلەمانی کوردستان هەنگاوی تر ئەنێ بۆ ئەوەی زیاتر گفتوگۆکان چڕ بکاتەوە لەسەرەوەی کەوا بۆ چوونی هێز و لایەنە سیاسیەکان لەسەر دەستور لێک نزیک بکاتەوە خۆتان نەزانن دەستور لە ماوەی ڕابردوودا وەکوم ئاماژەم پێکە لەسەر 74 مادە سازان کۆدەنجی کە بۆ سازانێکی نیشتیمانی هەبووە لەسەر 74 مادە نووسراوەتەوە ئەکرێ ئەمە بکرێتە بنەما بەڵام لەسەر سیستەمی سیاسی ناکۆچی و تێڕوانینی جیاواز هەبووە لەسەر سەرچاوی تەشریع لە هەرێمی کوردستان تێڕوانینی جیاواز هەبووە لەسەر ئایا ناوچەکانی سنووری ئیدارەی دەرەوەی هەرێمی کوردستان کەرکووک و ناوچەکانی تر چۆن مامەڵی لەگەڵ لە چوارچەوەی دەستوری هەرێمی کوردستان لەسەرکرێ ئەمانە بابەتی گرنگن ئەبێ سازانی هێزەکانی لەسەر بکرێت ناوچەکانی کە هەبووە لەسەر پرسی ناوچەکانی دەرەوەی داری هەرێم لەسەر کۆمەڵێک بابەتی کە باسی لێو کرد و باری ناکەمەوە من کاک لوقمان ئەمانە دەبنە خاڵک بۆ ئەوی نووسینەوەی دەستور دواب بکەوێت کۆدەگی لایەنە سیاسیەکان بەدینێت بەم نزیکانە من پێم وایە ئەگەر هێزە سیاسیەکان لەسەر سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان کە سیستەمی پەرلەمانی بێ هاوشێوەی دەوڵەتی عراقی فیدراڵ من پێم وایە ئەمە گرفتێکی سەرەکی ئەبێت لە با بڵین لە نێوان هێزە سیاسیەکان و قابلی گفتوگۆ بێ تەسەوڕەکەم لەوەش قۆناغی ئەم ئێستا لەگەڵ قۆناغەکانی ڕابردووە دوودی تێڕۆنیەکان جیاوازیان هەبێ ئێمە تاکی دەکەینەوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان خوازیاری ئەوەین کەوا بتوانین لەگەڵ هێزەکانی تر بگەینە سازانێک بۆی بتوانین هەرێمی کوردستان خاوەن دەستوری خۆی بێت بۆ ئەمە بەستا لە پێناوی نووسینەوەی دەستورێکی مۆدێرن دەستورێک کە زامنی مافە ئازادیەکانی خەڵکی کوردستان بکە
دەستورێک کە مخالیف نەبێت لەگەڵ دەستوری عراقی، دەستورێک کە با بڵێن جێگای ڕەزامەندی و پەسەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت، دەستورێک کە زامنی مافی سەرجەم پێکاتە جیاوازەکان و ئاینزا جیاوازەکان لە هەرێمی کوردستان بکە. ئێمە بۆ ئەمە بەستا گفتوگۆ ئەکەین لەگەڵ هێزە سیاسیەکانی تر بۆی بتوانرێت بگەین بە سازان و ڕێکەوتن. ئێمە بە نیەتی سازان و ڕێکەوتن ئەچێنە ناو گفتوگۆ و کارەکەین بۆ ئەوەی کەوا هەرێمی کوردستان ببێت بە خاوەنی دەستورێکی. لە کۆبوونەوەکەی ئەمڕۆی دەستەی سەرۆکایەتی هەرێم لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکاندا ناکۆکی هەبووە لەسەر نووسینەوەی دەستور یاخود خاڵێکی ناکۆک و جیاواز هەیە کە کۆی حیزبە سیاسیەکانی هەرێم لەسەر نووسینەوەی ئەم دەستورە بۆ هەرێم ناکۆک بن؟ لە ئێستادا لەم کۆبوونەوە نەچۆنێتە ناو وردەکاری با بڵێن گفتوگۆ قسە و باسکردن لەسەر سیستەمی سیاسی، لەسەر سەرچاوی تەشریع، لەسەر ناو سنووری کوردستان، لەسەر ئەمانە نەچوینە ناو وردەکاری، تەنها ئەوە بۆ جۆرێک کۆدەنجی لە نێوان هێزەکان هەیە کە هەمویان کۆکن لەسەرەوەی کە هەرێمی کوردستان خاوەن دەستورێکی خۆی بی. ئیتر میکانیزمەکە بە چ شێوازێکە بێ ئەمە لە کۆبوونەوەکانی داهاتوودا زیاتر بەرچاومان ڕوو نەبێ و زیاتر دوای ئەوەی کە لێژنەی نووسینەوەی دەستور پێکات بێگومان ئەو 74 مادەی کە پێشووتر ئیتفاقی لەسەر کراوە، سازانی لەسەر کراوە، ڕێکەوتنی لەسەر کراوە، ئامادەکراوە ئەکرێ ئەمە بکرێتە بنەما و لەسەر خاڵە ئەو خاڵانی کە ئاماژەم پێکرد کە جێگای دید و تێڕوانینی جیاوازن لە ڕۆژانی داهاتوودا دوای ئەوەی کەوا لیژنەی نووسینەوەی دەستور پێکات ئەمە ئەم ئەچینە ناوەرۆشی. کاک لوقمان بە بەردەوامی لە کاتی نووسینەوەی دەستور و کۆمەڵێک پرسیاری مەسیری و گرنگ بۆ هەرێمی کوردستان زۆر جار کەسانی شارەزار لە بابەتەکە بە ئێستاشەوە ڕخنە دەگرن کە بەرژەوەندیە حیزبیەکان، شەخسیەکان، تایبەتیەکان بەرژەوەندیەکانی چوونەتە سەر و بەرژەوەندیەکانی گەلەوە. لە ئێستادا هەلوبەرجی عراق لە دۆخێکی خراپدا و هەرێمیش کەمتا زۆرێک بە قەیرانێکی ئابووری و داراییدا تێپەڕ ئەبێت. یعنی لە نووسینەوەی دەستور لەم کات و ساتی ئێستادا ئەوە ڕەچاو کراوە کە بەرژەوەندی حیزبی، شخصی و تایبەتی نەچێتە سەر و بەرژەوەندیەکانی گەلەوە. ئێمە پێمان وایە دۆخی ئێستای عراق و ناوچەکە لێمانە خوازێکەوە یەشێتی و یەکڕیزی گەلەکەمان زیاتر چەسپیتر و زیاتر یەکێتی و یەکڕیزەکانی خەڵکی کوردستان پتەوتر و تۆکمەتر بکەین و بە یەک گوتار بچێنە بەغدا و بە یەک تیم بچێنە بەغدا و بە یەک ئەجێندا بچینە بەغدا بۆی بتوانین دەستەبەری مافەکانمان بکەین. ئەو گۆڕانکاریانەی کە لە عراق ڕوەدا، ئەو دۆخە ناسەقامژیرە سیاسی کە لە عراق ڕوەدا بتانویان نەمانەوێ هەرێمی کوردستان هەرێمێکە لە چوارچێوەری دەوڵەتی عراق کاریگەری ئەبێ بۆی لە هەلومەرجی ئێستادا چەند ڕیزەکانمان تەبا و یەکڕیز بین، دۆستەکانمان زیاتر دەستی دۆستایەتیمان بۆ درێژەکەن و بێگومان پێچەوانەکەشی ڕاستە چەند لە نێوان خۆمان ناتەبا بین، ئەمەندە خەتەر زیاتر لەسەر هەرێمەکەمان و لەسەر وڵاتەکەمان دروستەکە. ئەوەی کە پەیوەستە بە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر وەک چۆن لە ڕابردوودا زۆر جار قوربانی بە مافە حیزبەکان و دەستکەوتە حیزبەکانی خۆی داوە لە پێناو بەرژەوەندی گشتی. لە قۆناغی ئێستاشدا ئێمە بەم نەفەسا هەوڵە دەین گفتوگۆ لەگەڵ لایەنەکان بکەین ئەگە بەرژەوەندی باڵەکانی میلەتەکەمان لەبەرچاو بگرین و هەوڵ دەین یەکێتی و یەکڕیزی خۆمان پتەوتر و بەهێزتر بکەین و هەوڵ دەین لە نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان ئەجێندای حیزبی نەکەینە با بڵێن بابەتی گفتوگۆ و هەوڵ دەین لەمپەر دروست نەکەین بۆ نووسینەوەی دەستور کە بەداخەوە لە ساڵانی ڕابردوودا خۆتان نەزانی لەمپەر دروستکرا لە بەردەم نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان. ئێمە پێمان وایە قۆناغەکە ڕوونە هەرێمی کوردستان ئەبێ سیستەمی سیاسەکەی پەرلەمانی بێ، ئەبێ دەستورەکەی ناکۆک نەبێ لەگەڵ مادەکانی دەستوری عراقی و هەروە بێ دەستورەکە بە شێوازێ بێ زامنی یەکڕیزی بکە، زامنی کۆدەنجی و زامنی مافە ئازادیەکانی خەڵکو و ئازادیەکانی خەڵکیش بکە. ئەمە بکرێتە بنەما بۆ ئەوەی بتوانین دەستورێکی مۆدێرن دانین لەسای ئەم دەستورە بتوانین هەرێمەکەمان چەند قۆناغیشتر بەرەو پێشەوە. باس لە لەمپەرەکان کرد کاک لوقمان لە ساڵی 1992 کە دەستوری عراق داڕژراوەتەوە و دواتر بە چەند قۆناغێکی جیاواز دووبارە ئەم دەستورە گۆڕانکاری بەسەرداهاتوە دەستکاری کراوەتەوە و لە 2006 باس لەوە کرد لە 2009 پرسی دەستور نووسینەوەی لە پەرلەمانی کوردستان بەڵێ مانگی 6 2009 کاری لەسەر کراوە لە پەرلەمانی کوردستان. ئەمێ بزانم ئەو لەمپەرانی کە باسی کرد لە ڕابردوودا بۆی دروست بووە لەمپەری ئەم جارە بەدی دەکرێت لە بەردەم نووسینەوەی دەستورە؟
ڕوونە دوای ئەوەی 2005 دەستوری عراقی نووسرایەوە لە 2009 هەرێمی کوردستان بڕیاری نووسینەوەی دەستوردرا ڕەشنووسێکی دەستوری هەرێمی کوردستانمان ئامادەیە و لیژنەیەکیش پێکات بەڵام خۆتان نەزانن گرفتی گەورە لەسەر سیستەمی حکومڕانی بوو لە هەرێمی کوردستان تێڕوانینی زۆرینەی هێزە سیاسیەکان وا بوو کە سیستەمی حکومڕانی ئەبێ پەرلەمانی بێت بەڵام ئەو کات تێڕوانینی پارتی دیموکراتی کوردستان وا بوو کابێ سیستەم سەرۆکایەتی بێ لە هەرێمی کوردستاندا لەسەر ئەمە خۆتان نەزانن قەیرانێکی گەورەی لێ دروست بوو سەرنجام 2 ساڵ پەرلەمانی کوردستانی لەسەر داخرا ئێستا جۆرێک مرونەت و نەرمی هەیە لەسەر سیستەمی سیاسی تێڕوانینی جیاواز هەیە ئێمە تاکی دەکەینەوە هەوڵ ئەدەین بۆ ئەوەی ئێمە ئەو کۆڵەگە بەهێزەیە بین کە بتوانین کۆی هێزە سیاسیەکان لەسەر سازان لەسەر دەستورێکی مۆدێرن کۆ بکەینەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم مەبەستا پێمان وایە ئەبێ هەمومان بسازین لەسەرەوەی کە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان هاوشێوەی عراق سیستەمی پەرلەمانی بێ و دەستورێک بێت تاکی دەکەمەوە کۆدەنجی هێزە سیاسیەکان لەسەر بێ ئێمە ئێستا لە سەرەتای قۆناغی گفتوگۆینە بۆ بڕیاردان لەسەر نووسینەوەی دەستور سەرۆکایەتی هەرێمی کوردستانیش نامەیەکی ناردووە بۆ پەرلەمان بۆ ئەوەی کەوا دەست بە ڕێکارەکانی نووسینەوەی دەستور بکرێ و هەوڵدرێ کۆدەنجی هێزە سیاسیەکان و فراکسیۆنە جیاوازکەن ناو پەرلەمان لەسەر بکرێت ئەمڕۆ لە کۆبوونەوەکە جۆرێک کۆدەنجی هەیە لەسەرەوەی هەموو هێزەکان داوا ئەکەن ڕەزامەندن لەسەرەوەی پێیان باشە لەگەڵەوەنە کە هەرێمی کوردستان خاوەن دەستوری خۆی بێ لیژنەیەک پێک دێ لە ڕۆژانی داهاتوودا ئێمە ئەتوانین بڵێم ئەچێنە ناو وردەکاری گفتوگۆکان ئەو کات بەرچاومان ڕوونتر ئەبێ بزانین خاڵە هاوبەشەکانمان چین و تێڕوان نەجیاوازەکانمان چین تاکی دەکەمەوە ئێمە هەوڵە دەین کۆڵەگەی یەکخستنی سەردەم دید و تێڕوانینە جیاوازەکان بین لە پێناوی ئەوەی کەوا هەرێمی کوردستان ببێتە خاوەن دەستورێکی سەردەمیانە دو پرسیار کاک لوقمان لەسەر پرسی ئەم ڕۆژی کە لە عێراقدا هەیە باشترین دەرفەت نییە بۆ نووسینەوەی دەستورێک بۆ هەرێمی کوردستان دوو جار سکاڵا لەسەر پەرلەمانی کوردستان دروست کراوە لەسەرەوەی کە هەرێمی کوردستان خاوەنی دەستوری خۆی نییە کە بەپێی دەستوری عراق بێ هەرێمی کوردستان دەستوری هەبێ بۆیە پێم وایە خۆزگەت ساڵانێک بە ئەبووە هەرێمی کوردستان دەستوری خۆی هەبا بەڵام ئێستاش کاتێکی لەبارە بتوانین نووسینەوەی دەستور بکەینە دەستپێچێک بۆ یەکێتی و یەکریزی چەسپاندنی یەکێتی و یەکریزی نێوان سەرجەم هێزە سیاسیەکان تاکی دەکەمەوە ئەمە ئامانجی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێمە بەم نەفەسە ئەچینە ناو گفتوگۆکان و هەوڵیش دەدەین کە ئەم پرۆسەی نووسینەوەی دەستور بەسەرکەوتوانە بەڕێوە بچێەوە 2000 بچێتە خانەی بەرژەوەندیەکانی دەستەبەرکردنی بەرژەوەندی ماف و مافە ئازادیەک مافە مادەنی و مافە ئازادیەکانی خەڵکی کوردستان بەڕێز لوقمان وەردی کە بەڕێزیان جێگری سەرۆکی فراکسیۆنی کێتی بوون لە پەرلەمانی کوردستان ڕاستەخۆ لە هەولێرە و میانیمە بووی زۆر سپاس بۆ ئامادەبوون